بینەر و بیسەرێن کوردستان 24 دەمەوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دن هاتی نەفدیدارەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەلەکەکە دیش بەرنامەیە کوردی ئەف جارەژی دوور مژارەکە گرنگ دێ خزمەتەوەین بەڕێزکەین سەبارەت ڕەگەزپەرستیە ڤەشارتی و ڤایروسا ئاژاوێ ڕەگەزپەرستی دیاردەکە کەڤنە بەڵام ئەدگەل تێپەڕبوونا دەمی هەر جارێ ئەف دیاردە خونیت کەتەوە و شێوازێکێ دیتر و نویتر ئەتێتە تڕۆژەفێدا ڕەنگە مرۆڤێ ئاشتی خاص ژی هەندێک جار بکەتە کەسێکی ڕەگەزپەرست بەلێ ڕەگەزپەرستیەکە ڤەشارتی لەوڕا ئەتنەهادا جۆرێک ئش جۆرێن ڕەگەزپەرستی هەیە کۆت بێژنێ ڕەگەزپەرستیە ڤەشارتی ئەف مژارەت گەل زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق ئەتناوە خەڵەکە بەرنامەی بە کوردیدا دەهێتە گەنگەشەکردن زۆر بەخێر بی مامۆستا هێشان مامۆستا وەکەمە ئامۆژە پێدای نەها دیاردەك هەیە کە دەرهاوێشتی دیاردا دیترە کە دبێژنێ ئەلعنسوریە یان کۆ ڕەگەزپەرستی کە دبێژنێ ڕەگەزپەرستیە ڤەشارتی نەهادا ئەڤە ژی تێتە بینین و تێتە پێشچاوکردن لەوڕا مدوێتن ئەم سەر vê çendê pirawistîn bizanîn ڕەگەزپەرستیە ڤەشارتی چییە و چ مەبەست الپشت هەیە بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەمادام ناونیشانەکە بریتی بێ لە ڕەگەزپەرستی شاراوە دیارە پێچەوانەکەشی هەیە کە ڕەگەزپەرستی ئاشکرایە ئەم ڕەگەزپەرستیە ڕایسیزم بێت و ڕەگەزپەرستی بێ و بە عەرەبی عنسوری بێ و بە فارسی نەژاد پەرستی بێ و بە تورکی ئێرکچەلیک بێ ئەمە هەمووی ئەوەمان پێدەڵێت کە هەموو گەلان کۆک بوونە لەسەر ئەوەی کەوا زاراوەیەک هەیە بەم ناوەوە باشە کەواتە ئەوە کە پێ ئەوترێ نەژاد پەرستی و ڕەگەزپەرستی ئاشکرا بە ئاشکرا دەکرێت هەست دەکرێت ئەو کەسێک کە ئەم کارە دەکات بە بەوشەکانی بە هەڵسوکەوتەکانی بە گفتار و ڕەفتارەکانی دیارە و هەمومان دەیناسینەوە بەڵام ئەوەی کە ئێستا باسی دەکەین بریتێ لەگەڵ ڕەگەزپەرستی شارەوە ڕەگەزپەرستی شارەوە ئەو جۆرەیە لە ڕەگەزپەرستی کە ڕۆژانە بە شێوازێکی بەراعەت و بەناسکی و بە بچووکی و بە وشەی بچووک و بە نوکتەیەک دەکرێت دوای هەمووی کۆ دەبێتەوە سەرنجام دوای هەر دەبێتەوە ڕەگەزپەرستی بەمانایەک هەست پێ بکات یان هەست پێ ڕاستە کەواتە ئێمە بێت لەوە بترسین کە نەکا لەم بادا ئێمەش خۆمان ینی چۆن دەڵێ وەکو مرۆڤ چوبێتینە نێو بازنەی ڕەگەزپەرستی و بە خۆشمان نەزانین ئەمە پێی دەڵێن ڕەگەزپەرستی شاراوە بۆ پێی دەڵێن شاراوە لەبەرەوەی لە وڵاتە یەکگرتوەکانی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لە ساڵی 1970 تا ساڵی 1986 واتە نزیکەی 14 ساڵێک چۆن دەڵێ ئیشیان لەسەر ئەمە کرد ینی ئیشیان لەسەر ئەمە کرد کەوا بۆیان دەرکەوت خەڵکێک هەیە بە ئاشکرا ڕەگەزپەرستە بەڵام خەڵکێک هەیە لەبەر کامیرا لەبەر چاوی خەڵک لە دام و دەستگا فەرمیەکان ڕەگەزپەرست نییە بەس کاتێک کە تەنیا دەبنەوە لەگەڵ یەکدا قسە بەویدی دەڵێن بە ڕەگەزەکانی تر دەڵێن بە زمانەکانی تر گاڵتە دەکەن بە قەومەکانی تر گاڵتە دەکەن ویلایەتێک گاڵتە بە ویلایەتێکی دیکە دەکە ئەمە بوونی هەیە جا ئەمە بۆچی دەبێت ئێمە ئەڵێن خۆمادام شاراوەیە بۆ لێ بترسین ئەڵێن لەبەر ئەوە ئەتبێ لێ بترسین ڕاستە ڕەگەزپەرستی شاراوە وردە بێدەنگە لە نێو ماڵەکاندا دەکرێت لە نێوان خۆماندا دەیڵێن و کەس جوێی لێ نییە بەس دەڵێن کەڵەکە دەبێ و تەراکمی دەبێ لە مێشکمانە دوای ڕۆژە لە ڕۆژان ئێمەش دەبینە ڕەگەزپەرستی ئاشکرا ئەم تکارین جوداهیەکی بکەین ناوبەرە ڕەگەزپەرستیە بمەبەست و ڕەگەزپەرستیان نەبمەبەست ئەمەیە ئەمەی شاراوەکە تا ڕادەیەک وەکوچڵێ مەبەستێکی ئەو توی ڕەنگە نەبێ وەکو گوتم ینی زۆر بەمانجۆمان لێ دەبێ ینی ڕەنگە نوکتەیەک بێ لە نوکتەکان تۆ دەڵێ ینی ئەو نوکتەیە چییە هیچ نییە بەس یەکێک و دوان و سیان و چوار تۆ نابی دەبێتە کەلتور و دوایتر ڕەنگە داتەوە ئیدی شەرم نامێنێ ئیدی وای لێ دێ خەڵک لەسەر کەناڵەکانی ڕاگەیاندن دەیڵێ ئەو کاتە بەرامبەرەکەش نوکتەیە دروستەکە لەسەر ئەوی دیکە کەواتە لە ئەساسدا ڕەگەزپەرستی چییە نەژادپەرستی چییە بریتە لە جێگیرکردنی هەڵوێستی من یا تۆ لەسەر ئەوی بەرامبەر کە ئەو گۆڕاوە یعنی چۆن مرۆڤ کائینێکە بیر و بۆچوونەکانی لەگەڵ تێپەڕبوونی ڕۆژگاردا دەگۆڕێ پرۆسا گۆڕانکاریە لە گۆڕانکاریە بەڵام ئێمە چیەکەین پێشی 10 ساڵ لەمەوبەر یا پێشی ئەوەندە ساڵ لەمەوبەر کەسێک لەو نەتەوەیە کەسێک لەو ئاینە کەسێک لەو ئاینزایە شتێکمان لێ بینیوە هاتوین گشتاندومانە بەسەر هەموو ئەوانی دیکەدا ئەمە پێی دەوتێت ڕەگەزپەرستی ئەم ڕەگەزپەرستیە گرفتەکەی لەوێەوە دێکە تۆ دەڵێ ینی بۆچی لەبەر چی دەکرێت بەڕاستی پرسیارێکە مادەم وەکو وتم ینی لە هەموو زمانەکاندا باز دەکرێت و لە ساڵانێکی زوو چەند سەد ساڵە ئەم باسە دەکرێت و بەڵام بۆچی ماوە بۆچی هەیە ڕەنگە هۆکارەکان دەڵێن سیاسی بێ بۆ نمونە هۆکاری سیاسی وەکەوە وایە تۆ بتەوێ ڕەشپێستێک نەبێ بە سەرۆکی ئەمریکا چۆن سەری گرتووە هەتا هاتنی ئۆباما کەس نەبووە بە سەرۆکی ئەمریکا
ڕەشپێست بێ. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی WASP یانها واسپ، یعنی زاراوەیەکیان داهێناوە لە کاتی خۆی داوتوانە سەرۆکی ئەمریکا بەبێ ئەوەی یاسا بێ، بەس لە مێشکی خۆیانە وەک ڕەگەزپەرستیدایان ناوە کە ئەبێ یەکەم صفەتی W ینی وایت ئەبێ سپی بێ، ینی ڕەنگی ئەبێ سپی بێ، ئەنگلۆ سانکسۆن بێ، پرۆتستانتیش بێ. بۆیە ئەبینی کە کەنەدی دێ لە شەستەکان چی جیاوازە؟ ئەوەیە کە پرۆتستانت نییە، کاسۆلیکە کوژرا. ئەبینی کە ئۆباما دێ قسە شتی زۆر لەسەر دەکرێت، ڕەنگە بە ئاشکرا نەکرا بێ، بەڵام ژێر بەژێر قسەی زۆر لەسەر کراوە. ئێستا ڕەگەزپەرستێکی تر شێوازی تر لە ئەمریکا چییە؟ دەڵێن ئەمریکا پێی لە جەرگی خۆینە ڕەشپێستی کرد بە سەرۆکی ئەمریکا، بەس هێشتا ئافرەتێکی نەکردو بە سەرۆکی ئەمریکا. پاش تێپەر لە 1976 ئەمریکا سەر بەخۆیە، هەتا ئێستا ڕێگەی نەداوە، ینی خەڵک چیەکەن؟ خەڵک دەنگ بۆ ئافرەت نادەن. هەتا لە نێو حزبی دیموکراتی ئەمریکا لە نێوان هیلاری کلینتۆن و ئۆباما دەنگ بە ئۆباما دەنگیان بە ئۆبامادا، بەڵام دەنگیان بە هیلاری کلینتۆن نەدا، چونکە هێشتا دەڵێن هێشتا نەبوو بە عورف و کەلتور. بێن بۆ سەرباسەکە خەمی خۆمان. جەنابەت ئێکیش لە خاڵە بەحسەوەی چەندێک کرد مامۆستا کە هوکارێکی سیاسی پێشوێ چەندێ هەیە، بەلایگەرم تەماشای دیروکی بکەین سەردەمین قەدیم ژیدا برجوازیەت هەبوو یان کو تەبەقیەت و چینەکاری هەبوویەت ناوە خەڵکێکێدا، بوچی ئەم تنێ بەحسا لایەنی سیاسی بکەین. باشە، ئەوە تۆ ئەم بیتەوە سەر هۆکارێکی تر کە پێی دەڵێن هۆکاری ئابووری. هۆکاری ئابووری کۆیلایەتیکردنی بەشەر و بە کۆیلەکردنی ئینسان لە پێناوی چی بووە؟ لە پێناوی ئەوە بۆکە هۆکارەکە ئابووریە. تۆ لە چۆ کرێکارت هەبێ و هەموو ڕۆژێ موچەی بیتێ و سندیکای هەبێت و مافی بدەیت. قەدیم چیان کردووە؟ خەڵکیان بە کۆیلە گرتووە، نانێک و ئاوێک و شتێکی بەسیت و ساکاریان داوە و لە کۆخێکی بچکۆلە و لە زنجێکی بچکۆلەیە خەواندویانە، هیچ مافێکی نەبووە، وەکو کۆیلە ئیشی بۆیان کردووە. لەبەرەوە بینین لە ساڵی 1865 وەختێک کە لینکۆڵن لە ئەمریکا دەڵێ بە ئیدی شتێک نەما بە ناوی کۆیلایەتی، شەڕی ناوخۆ دەست پێ دەکە، شەڕی ناوخۆ دەست پێ دەکا، باشووری ئەمریکا دژ بە باکووری ئەمریکا لەسەر چی دەڵێن؟ ئێوە ئەگەر دەڵێن کۆیلایەتی نەما، ئێمە هەموو کرێکارە بەلاشەمان هەبوو ڕەشپێستانە، ئێستا چیان لێ بکەین؟ هۆکارێکی تر مەسەلەن هۆکاری کۆمەڵایەتیە. هۆکاری کۆمەڵایەتی وەک ئەوەیە کە ئێستا کە دەبینی لە هەندستان خەڵک بەسەر 4 طبقا بەسەر 4 پۆلدا دابەش کراوە، یەکەم لە دووەم ناخوازێ، دووەم لە سێم ناخوازێ، سێم لە چوارەم ناخوازێ. ئەمە چییە؟ دابەشکردنێکی کۆمەڵایەتیە. جا لەبەرەوە ئەم ڕەگەزپەرستیە، ئەم نەژادپەرستیە شاراوەیە گرفتەکەی لەوێەوە دەست پێکە، بەشتی زۆر ورد دەست پێکە، بە شێوازی زۆر ناڕاستەوە خۆ دەست پێکە، بە وشەیەکە لە شیعرێکایە، لە دێڕێکایە، لە درامایەکایە، وشەیەکە بەسەر زاردا دێ، بەڵام زۆر خەتەرە، زۆر خەتەرە، بۆی ئەبێ بەکار نەهێنرێ. ئەف مژەڕە ڕەگەزپەرستی مامۆستاگەر ئەم سێرجەکات ناف ملەتی کووردا بکەین تایبەتی هەرێما کوردستانی چەند بیە دیاردە و چەند ئێتە پێشتافکردن. ئێمە دەبێت باسی ئەوەش بکەین کە وتمان ڕەگەزپەرستی ئاشکرا هەیە کە لە دنیا دەیبینین، هەندێک گەل دژ بە گەلێکی دیکە، هەندێک ئاین دژ بە ئاینێک، ئاینزا دژ بە ئاینزایەک. ڕەگەزپەرستی شاراوەش ئەوەیە کە دەڵێن هەیە و بەڵام هەستی پێ ناکرێ و بە ناهۆشیاری دەکرێ، بەڵام دوای کەڵەکە دەبێتەوە جۆرە ئاشکراکەی. جۆرێک ڕەنگە جۆرێکی سێم لە ڕەگەزپەرستیە بە پێڵەن ڕەگەزپەرستی پێچەوانە. ڕەگەزپەرستی پێچەوانە وای لێدێ گەلێکی دیاری کراوە بڕوا دەکا بە دوژمنەکانی خۆی کە ئەو قسانی بەم دەڵێ ئیدی خۆشی بەخۆی دەڵێتەوە. ئەمە ئێستا بە درودرێژی باسی لێ بکەین. کەواتە دەڵێن من و تۆ چۆن دەزانین ڕەگەزپەرستی شاراوەمان تێدایە تێمان نییە. دەڵێن ئەبێ هەموو ئینسانێک چەند پرسیارێکی لە خۆی بکە، چەند پرسیارێک لە خۆی بکە، تێستی خۆی بکە، بەسم پرسیارێک لە پرسیارەکان کە دەیکەن لە بواری ئەوە. دەڵێت تۆ کە جۆرێک لە فستق دێتە بەردەست، ئەڵێن ئەمە چییە؟ دەڵێ ئەوە فستقە. دەڵێن ئەوە چ جۆرە؟ دەڵێ ئەوە فستقی حەلەبیە. دەڵێن ئەی ئەوە؟ ئەڵێ ئەوە فستق عەبیدە. دەڵێن ئەوە تۆ ئەبێ نیشانەی پرسیار لەسەر خۆتدانەی ڕەگەزپەرستی شاراوە تێدایە. بۆچی هێشتا تۆ بە ئەویان دەڵێ فستقی حەلەبە چونکە سپیە، بەمی تریش دەڵێ باشە، بەمی تریش دەڵێ فستقی عەبید، یعنی ئەمە عەبدەکان ئەفریقیەکان دەیچنەوە لە کاتێکە ئەوە پێی دەوترێت سوودانی، وەک بەو دەڵێ حەلەبی بەویش دەوترێت فستقی سوودانی. کەواتە دەبێت ئێمە چی بکەین؟ ئەو زاراوێ بەکار نەهێنی، ئەو زاراوێ عەزیەتی خەڵک دەدا. بۆ نمونە، یعنی بۆ نمونە تۆ سێرەکەی ئایا تۆ ناو ناتۆرە لە خەڵک دەنێ؟ ینی بەمانایەکی تر بڵێن تۆ ئامادەی لەقەب بە ناوی پێست و ئاین ینی نەتەوەکەی و ئاینزا و ئاینەکەی بۆ دەکەی بە لەقەبێک بۆ خراپە لە پشتەوە بەکاری بێنی، ئەو پرسیارێکە ئەیکەی خراپە نایکەی ئەوە شتێکی باشە. باید بۆ نمونە ڕۆژێک بڵێن بەڕێوەبەرێک ڕەشپێستە بێ،
یا بەڕێوەبەرێک لە نەتەوەیەکی دیاری کراوە یان بەڕێوەبەرێک یان پارێزگارێک لە ئاینێکی دیکەیە لە شارەکەی تۆدا دەبێتە پارێزگار دەبێتە بەڕێوەبەر پۆستێک وەردەگرێ تۆ دەڵێ ئەو ڕەشپێستیان بۆ کردووە کەسیان دەست نەکەوتووە ئەو بکاتە مانایوە ڕەگەزپەرستی شاراوە تێدایە یا ئەڵێ ئەرە باشەوە خۆ لە قەومی خۆمان کەس نەبوو ئەمەیان هێناوە ئەمەیان داناوە ئەمە هەمووی چی ڕەگەزپەرستی شاراوەیە ڕەگەزپەرستی ئەم تێستانە ئینسان چۆن دەڵێ لە وڵاتان دەیکەن یعنی پرسیارێکی تر لە خۆت دەکەی ئەرێ ئێمە مەسەلەن قەومی ئێمە دینی ئێمە نا پەیڕەوکارانی دینی ئێمە هەمویان باشن ئەڵێ ناوە ئەی دەیکەواتە پەیڕەوکارانی ئاینێکی تریش هەمویان خراپن نابێ ئەویش وا بێکەوە تۆ وەکو خۆمان گوتمان هەموو نەتەوەکەی خۆمان هەمووی هەر باش نییە چونکە کوردەڵێت چەم بێچەقەڵ نابێ کەواتە هەموو شتێکی تێدایە کەواتە ئەم قسەی بۆ خۆمانمان واوتووە خۆ بۆ نەتەوەکەی تریش ئەبێ وا بڵین نابێ ڕۆژێ لە ڕۆژان بە خەیاڵمان بێ بڵین فڵانە نەتەوە فڵانە ئاین فڵانە ئاینزا خێری تێدا نیە هەر هەمویان وەکو یەکن کەواتە کارین بێژین دین و ئۆڵژی ئێکەشوان فاکتەران کە هزرا تعسب و دەمارگیریە تێلدەف مرۆڤی دروست کردن دەما مرۆڤ هزر بکات تنێ ئەسیە باشم ڕاست ئەو ژێکێکە لەو شتانە کەواتە ڕەگەزپەرستی ئاینی ڕەگەزپەرستی ئاینزایی ڕەگەزپەرستی نەتەوەیی ڕەگەزپەرستی عەشیرەتی ڕەگەزپەرستی بۆ ڕەنگێکی دیاری کراو بۆ ڕەگەزێکی دیاری کراو هەموو ئەمانە جۆرەکانی ڕەگەزپەرستی بەلێ مامۆستاکر نەها ئەم سەحکەینە وڵاتێن دەوروبەرێن خوبوون نمونە وڵاتێکی وەکو تورکیا کە نەجات پەرستی هەیە و مفا و سوود لێ نەجات پەرستیە خۆ وەرگرتیە بوو وڵاتبوونا خۆیانکو بوو خزمەتکردنا وڵاتی خۆ هەفڵاتیین خۆ ئەرێ بوومەژی ئەم وەکو کورد چەند پێتویە ئەمژی ئەف نەجات پەرستیە تا ڕادەکی دەفمە هەبیتن بۆ خۆ پاراستنی و پێشکەفتنی نەتەوایەتی و نەژات پەرستی دووشتی جیاوازن یعنی ئەوەی کەوا گەلان لەسەری کۆکن و سوودی لێ وەردەگرن خەڵکێکەیە مەسەلەن گەلێک وەکو ئەڵمانیا گەلێک وەکو چۆن دەڵێ فەڕەنسا هەر وڵاتێکی دیکە نەتەوایەتی خۆیانیان پاراستووە زمانی خۆیانیان پاراستووە بەڵام نە بە مانای بەرزکردنەوە بەسەر گەلێکی دیکەدا ئەوە پرسیارێکی ترە کەواتە یەکێک لە تێستەکانی تر ئەوەیە کاتێک گەلەکەی بەرامبەرم ڕەگەزپەرستیەکە منیش بیکەم ئەو گرفتێکی گەورەیە کەواتە ئەم بینە سەر خودی ئاینی کە ئاینە ئیسلامێ مە پێمەبەستە ڕوانگەها ئاینیدا هوکار و سەدەمین سەرهەلدانا ڕەگەزپەرستیە چ تشتن ئەگە بڕۆیتەوە بۆ وردەکاری ئەبێ بڕۆیتەوە بۆ سەردەمی خەڵقی مرۆڤ ینی ئەلێوە چیت بۆ دەستەکەوێت بۆ دەستەکەوێت کێشەی سەرەکی لە مەسئلەی ڕەگەزپەرستیدا ئەو ڕۆژە دەست پێ دەکا کە مرۆڤ هاتە بوون و مرۆڤ دروست کرا بەچی بە دەستەواژەی ئەنا خەیڕون منه ئەمە تایتڵەکەی لەو ڕۆژە و ئەنا خەیڕون منه ڕەگەز دەچۆ دەست پێکە خدا سێ سنف لە مەخلوقاتی هەیە مەخلوقاتێکی هەیە بە نێوی جن والجان خەلقناه من قبل من نار السموم کەواتە جن مەخلوقاتێکن خدا دروستی کردووە بۆ خزمەتی مرۆڤایەتی کار دەکەن ئێمە نایان بینین وەک نایان بینین لە ئەنجامدا ئەمانە بەس دەزانین خدا فەرموویەتی ئەمانم لە ڕەگەزی چی دروست کرد لە توخمی چی ئاگر ئەوەی لێ بۆستی دوو سنفێکی دیکە هەیە مەخلوقات کە کار دەکەن لە پێناوی ڕاگررتنی چۆن دەڵێ تەوازن و هاوسەنگی ئەم بوونەوەرە و ئیش و کاری خۆیان دەکەن ئەوانە پێیان دەوترێن مەلائیکە بە کوردی دەڵێن فریشتە ئەمانە چین نورن ئەوە لێرە نار و نورمان هەیە ئەمی تر ئینی خالیق بەشەرا من طین ئەمی تر قوڕە لێرە و گرفتەکە دەست پێکە کە تۆ ئەمیان دروست دەکەی یعنی خوا سوبحانەهو وتەعالە مرۆڤ دروست دەکا ئیبلیس چی دەڵێ ئەنا خەیڕون منه من لەو باشتر بەڵێ مافەکی ڕەوانی مامۆستا دەما ئەست بینم تشتێ مل تشتێ کەسێکی دیتر زۆر باشە وە کواڵیتی ئەوەشمان قبوڵە کەواتە لێرە بەراوردەکە چ دەبێ بەراوردەکە لەوە دەبێ ئەوەی لە ئاگر دروست کراوە دەڵێ ئاگر لە قوڕ باشترە منیش دەڵێم باوا بێ باوە قبوڵکەین ئاگر و نار و نور و تین قوڕ و نور و ئاگر ئەمە لە ڕووی بەراوردە و تەماشایەکەی بە تاقیتەنیا هیچیان سوودیان نییە بەڵام کۆی هەمویان بەیەکەوە سوودیان هەیە بەس گرفتەکە لێرەیە دەڵێن بۆچی ڕەگەزپەرستی لە چۆ دەست پێکا لەوێەوە دەست پێکا کە تۆ چاو لە شتە باشەکانی منە پۆشی من کۆمەڵە سیفەتێکم هەیە بەکو قوتابیەک بڵێن قوتابیەکەم خوێندکارێکم خوێندومە و نمرەیەکم هێناوە دوای ئەڵێن مامۆستا ئەو قوتابیە لە فڵان شتا جلوبەرگی خۆ هەر وەکو منە بۆ ئەو زیاترە ئەڵێن خۆ لەسەر جلوبەرگەکەی دەرەجەم نەداوەتێ لەسەر خوێندنەکەی کەواتە ئەلێرەیە بەراوردەکە سەقەت دەرچوو
توخمێک لە توخمێکی دیکە باشتر نییە. خدا توخمێک لە توخمێکی دیکەی باشتر دروست نەکردووە، بەڵکو توخمەکان هەر یەکە وەزیفەی خۆی دروستەکە. وەختی ئیبلیس دەڵێ ئەنا خەیر منه خەلەقتەنی من نار وخەلەقتەه من طین، وایە جوابی خدا چییە؟ جوابی خدا ئەوەیە فإذا سويته آدم كلا قرد رستم كردوا فإذا سويته ونفخت فيه من روحي فقعوا له ساجدين. كواتا سجد بردن بمعنى يعني رزقرتن لآدم لبر أو النية كأو قرى با أجركيتو لقرى كش باشتر به ونفخت فيه من روحي روحي خدا اللي قوتك يتي كواتا شتيك شون دلين أم پرداخا لقال أويترا وانيا هردوكي كامل كامي باشترا تماشای دەکەی ئەڵێ هەردووکی وەک یەکە، بەڵام یەکێکی ئاوی تایە یەکێکی تای نییە، تۆ ئاوەکەت پێویستە ئاوەکەت پێویستە جا لێبەرەوە بەڵام نەتیجەی دەمامۆستا هەر مرۆڤێکی پیڤەرێ خۆی هەی بۆ هەلسەنگاندنێ ئەرێ نەیە ڕەوای ئەس گۆڕی پیڤەرین خۆ بێژمە ئەف تشتە باشە یانژی فلان تشت باشترە لە فلان تشتە دیتر زۆر باشە، بەس تۆ بڵێ من بە عنسوری خۆم لەویتر باشترم، یعنی خدا فەرمووی وەنەفەخت فیه من ڕوحی. ئەمە چمان پێ دەڵێ؟ پێمان دەڵێ هەرچی ئینسانە لە سەر ڕووی ئەم زەمینە ئەو 7 ملیار و 500 میلیۆنە هەموو یەکشتە. بەڵێ مامۆستا ئەگەر ئەم تەماشاکە دیتر تەماشای وێ مژارێ بکەین ئەم بجین ئەم وەکو مرۆڤ کەمە تەجروبە ژیانی هەیە ناوەوێ ژیانێدا مە کەڵەکە بوو کەفتیە سەرێک و بیە کلتورت ناوەمەدا مەسەلا ڕەگەزپەرستیە بەلێ ئەو کەسن دەستپێکی هاتینە دروستکردن ئەوان شکێ وەرگرت و چاوە سەر هەلدا اتناوەوەند ئەف ڕەگەزپەرست دەڵێن قیاسی فاسد، یعنی بەراوردی سەقەت بەراوردی سەقەت ئەو بەراوردە سەقەتە لە چۆ دروست دەبێت لەوێ دروست دەبێت کە یەکی خۆی بەراورد دەکا بەوی دیکە، بەڵام بەراوردەکە تەنها لەسەر یەک پێوەەر نییە چەند پێوەرێکە. ئەمە زۆر جار ئەم شتە هەیە کە دەڵێن ئەمە دە پێوەرمان هەیە تۆ بێ لی دەرچی ئەچی بۆ تاعین بوون بۆ نمونە تۆ لە ئەڵێبوون ئەو ژۆکو من وایە ئاخر دوای چەند شتێکی تر پێوەرێکی تر هەیە توێتیان ناجح نەبووینە. کەواتە ئەمە گرفتەکە لەوێ دەست پێکە بزانە ئەگەر ئەمە بەکاربێنین هیچ بەشەریەت ناتوانێت خێر لە خۆی ببینێ. ئەمە کە ئیبلیس گوتی ئەنا خەیر منه وازانی ئاگر لە تین باشترە، بەس ئەویتر لەبەر قوڕەکەی نییە لە قوڕەکە زائیدەن وەنەفەخت فیه من ڕوحی. کەواتە ئەوە جیاوازێکەیە. جا ئەگەر تۆ ئەم دروشمە بێنی تۆ بزانە چەند زەریری لێدا باشە. موسا پەیامێکی خودایی پێیە، پەیامێک خودایی دەیەوێت مرۆڤایەتی ڕزگارکە، دەیەوێت مرۆڤایەتی ئازاد بێ. ئەمە باشە یا خراپە؟ باش. فرعونێکت هەیە بە ئاشکرا دەڵێ ئەنا ڕەبوکم الئەعلا، یعنی من خودای بڵندی ئێوە. تۆ ئێستا وەکو مرۆڤێک لە نێوان ئەم دوو پەیامە مرۆڤێک وەکو من و تۆیە ئەڵێ من خوددا. موساش دێ دەڵێ تۆ مرۆڤی تۆ خودانی. حتما ئەمە قسەکەی موسا ڕاسترە، یەکسانی من بۆ دروست دەکە. بەس فرعون چ دەڵێ؟ فرعون دەڵێ ئەنا خەیڕ ئەم ئەنا خەیڕ أم أنا خير من هذا الذي هو مهين ولا يكاد يبين. كواتا چی پێوەرێکی هێنا؟ بەڵێ کاکە تۆ تەماشاکە وهذه الأنهار أليس لي ملك مصر وهذه الأنهار تجري من تحتي. من ئەم وڵاتە هەمووی هی منە، ئەم هەموو ئاوە بەژێر منە دێ و دەڕوامانە وایە هەموو ئەم قەسر و کۆشکانە هی منە. ئەنا ڕەبوکم الئەعلا بەراوردێکی مادی دەکا لە نێوان خۆی و موسا. طبعا موسا هەژارە ئەو شتانەی نییە. کەواتە ئەمە بەراوردێکە ئەنا خەیر منه جارێکی تر لە کاتێکا پەیامەکەی موسا پەیامێکە بۆ ڕزگارکردنی ئینسانی. بەڵێ هەمان دەمدا ویستەکە ئیلاهی ژنینە کە ئەمرت کرد قوڕانە پیرۆزدا فەضەڵنا بعضەکم عەلا بعض. سەیریکە خودای سوبحانە وتەعالا کەسی تەفزیل نەکردووە بەسەر جگە لە پێغەمبەران، بەس پێغەمبەران ئیستیفایە، یعنی بە کەسب نییە. يصطفي والله يصطفي من الملائكة والناس رسل ئەمە ئیستیفایە. هیچ پێغەمبەرێک بە ئازایەتی خۆی نییە دەبێت بە پێغەمبەر ئەوە ئیستیفایە، بەڵام لە دوای ئەوە خوا بۆیە محاسبەمان دەکات. ئێستا دێمەوە سەر ئەو باسە. کەواتە تۆ تەماشاکە ئەگە ئێمە لەسەر مەذهبەکەی ئیبلیس بڕۆین هەموو کەس بڵێ ئەنا خەیر منه ئەوە تا لەوێ فرعونش دەڵێ ئەم ئەنا خەیر من هذا الذي هو مهين ولا يكاد يبين. کەواتە خۆ تۆ تەماشاکەی هەرچی چاکسازی دنیا هەیە هەژار و فەقیرە، هەرچی بیرمەندی دنیا هەیە بیرێکی جوانی پێیە. ئەگە تۆ بەراوردە مادیەکەی کە دەبێ قسەی چیان وەرنەگری بڵێ ئەوانە خراپن. قسەیەکی تر بۆ دەکەم. پێغەمبەر درودی خوای لەسەر محەممەد وەختێک کە دێ پەیامێکی پێیە، پەیامەکەی ئەڵەن زۆر جوانە. بە دەلیلی چی؟ بە دەلیلی ئەوەی کەوا ئەوانەی بڕۆ بە پەیامی محەممەد ناهێن کاتی خۆی چ دەڵێن؟ دەڵێن لەولا نزل هذا القرآن على رجل من القريتين عظيم. کاکە بۆ ئیمان ناهێن بە محەممەد؟ ئەڵێن وڵا پەیامەکەی جوانە، بەس محەممەد کوڕی هەژارە،
يعني ممكن يعني چی ئەم هەژارە چێ لەم لاوە پەیدا بۆ هاتووە خۆی کوردە بە پێغەمبەر بەسەر ئێمە ئەی چۆن پەیامەکەی وەردەگرن لولا نزل هذا القرآن على رجل من القريتين عظيم قريتين طائف ومكة با خدا پیاوێکی دەوڵەمەندی هەڵبژاردایە دەوڵەمەندێکی مەکە دەوڵەمەندێکی طائف یەکێ لەم دوانە بۆیە وەڵا بڕۆمان پێ دەکرد بەس ئەم کابراایە کەواتە تۆ چی بوو ئەمەیە ئەنا خەیر منه دێی بەراوردێکی پەیامەکەیت قبوڵە بەڵام خۆیت قبول نیە وەک جۆر جار دەڵێن وەڵا فڵانە کەس پیاوێکی زۆر زیرەکە لەن خۆزگە کورد نەبووە بۆ دەڵێن لەبەرەوەی کوردە کەس بە قسەی ناکە ئەمە چیە مانەوێت تۆ هەڵبژاردنە پێغەمبەران الکەسانên ماڵباتên فەقیر بووە ئەvە پەیاماوی چەندێت گەینیتن کە وەکو بژنێت تەرسیخە فکرە ڕەگەزپەرستیە نەهێلیتن یعنی تەماشاکەی هەموو پێغەمبەران کە هاتوون بۆ ئەوە هاتوون لە ڕووی ئینسانیەتەوە یەکسانمانکەنەوە لە ڕووی ئینسانیەتەوە پێمان بڵێن ئێوە یەکسانن تەماشاکە ئێستا کە شتێکەیە دژ بە جووەکان کە کارێکی خراپە یعنی خەڵکێک پیا بۆ پێی دەوترێ دژایەتیکردنی سامی دژایەتیکردنی سامی ئەمە دژ بە جووەکان بەڵام تۆ تەماشاکەی لە بەرامبەردا ئەمە دەکات چێن حامی باشە حامی چیە و سامی چییە سامی لەنەوەی سامە حامی ئەوانەی ترکە لەنەوەی حامن حام و سام چێن هەردووشان کوڕی نوحن تۆ بۆ نەهێت و لای نوح تەماشاکەی چۆنە یعنی ئەم ڕەگەزپەرستەی کە دروست کراوە لە نێوان سامی و حامی تۆ وەرە و لای ئەوەی کە سام و حام هەردووچیان کوڕی یەک پێغەمبەرن کە ناوی نوحە بۆیە پێغەمبەر درودی خوای لەسەر ئیشکالیەتی ڕەگەزپەرستی لەوێەوە حەل کرد كلكم من آدم وآدم من تراب ئەمە نیشانەی ئەوەیە کە ئێمە لە ڕووی کردەوەیە دەبێت چاک بین لە ڕووی کردەوە من لە تۆ باشتر بم تۆ لە من باشتر بی بەس لە ئینسانیەتدا یەکسان بەێ جەنابێت ئاماژەداوی چەندی مامسا کەت ڕوانگە ئاینیدا ئەف دیاردە چاوە سەر هەلدەتنها ئەم بینەت ناف جیهانە ئیسلامیدا کە ئایا ڕەگەزپەرستیت ناوە جیهانە ئیسلامیدا ئەل چ ئاستەکە لە سەرەتا وەکو نەزەری وەکو تیۆر وەکو ئاەت و فەرمودە بێنی ئەوەندە ئاەت و فەرمودەی جوانمان هەیە کە دەبواە لە جیهانی ئیسلامیدا ڕەگەزپەرستی و نەژادپەرستی نەبووە هەر نەبووە بەڵام ئەوە قەیناکە ئەوەمان لادا چونکە هەر لەوێ کە خوددا فەرمووی الذي خلقكم من نفس واحدة حتى إن الله كان عليكم رقيبا يعني خوددا فەرمووی ئەگەر ڕەگەزپەرستیتان کردو ئەگەر لێتان تێک چوو ئەگەر واتان کرد خۆتان لە خەڵکی دی پێگەورەتر بوو لەبیرتان چوو ئێوە لە یەک نفس من نفس واحدة دروست بوون ئەوە بزان إن الله كان عليكم رقيبا بەڵام وێ ڕای ئەوەش مسلمانی خراپ هەر ڕەگەزپەرستی و نەژادپەرستی ئەکە ئەو ئاەتە کە هات كنتم خير أمة أخرجت للناس ئەمە ئاەتێک نییە لە ئاسمان بێت بڵێ بەو خەڵکە بڵێ ئێوە باشترین ئومەتن ئێوە باشترین ئومەتن خوددا دیاری کرد ئەمە بە چییە تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله بچی بە کەسب بۆیە خوددا فەرمووی ئەوە ئێوە نین عومەری کوڕی خەتاب لەمەی جوان ڕێکدایەوە هەندێک لە مسلمانان کە ئەم ئاەتیان ئەخوێندەوە كنتم خير أمة أخرجت للناس بە خۆیان عەشیرەتێکی گوتەوە بە ئێمەیەتی مهاجر دەیگوتەوە بە ئێمەیەتی ئەنسار دەیگوت بە ئێمەیەتی مسلمان دەیگوت بە ئێمەیەتی ئیمامی عومەر فەرمووی لو شاء الله لقال أنتم خير أمة ولكنه قال كنتم ئەو بە هیچ تانی نییە بە ئێوەی ڕابردوویدا باسی ڕابردووە ئەی ئێمە چی بکەین بۆی ئەوە بین وتیە بێ خۆتان دروستکەنەوە خۆتان چۆن دروستکەنەوە ولتكن منكم خۆتان دروستیکەن ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر يعني ئێوە ئەبێ خۆتان ئەم صفتانە لە خۆتانە دروستکەن بۆ ئەوەی گەلێکی باش بن خودت تێگەهێ دروستکردنا ئومەتێ دیسان چینە کاری نینە نا إن إبراهيم كان أمة کەواتە وشەی ئومەت لە قورئاندا بۆ ئەوە نەهاتووە يعني نتیجە بۆ کۆمەڵەکە بۆ نەکۆمەڵێ مرۆڤ حتا بۆ کۆمەڵی حیوانیش إلا أمم أمثالكم يعني خوددا باسی حیوانانش دەکە ئومەتن حیواناتەکانش هەرێکەی بۆ خۆ ئومەتێکن یا على أمة يعني بمعنى چی بمعنى فترێک يعني یعنی بەرەوە زیاتر لە 12 مانای هەیە ئومەت بەڵام بێمەوە سەر ئەم باسە ئەوەیە کە ئەم هەموو شتەش بووە کەچی سێرەکە ڕۆژە لە ڕۆژان پیاوێک سەحابەیەک وەکو ئەبوو ذەری غەفاری وابزانم پێنجەم و شەشەم بۆ لە ئیسلام بوونە یعنی زۆر نزیکە مسلمان بوونەکەی زۆر یعنی زوو مسلمان بووە بەڵام ڕۆژە لە ڕۆژان بە ئینسانێکی ڕەش بە مسلمانێکی ڕەش دەڵێ ئیبنە سەودا کوڕی ژنە ڕەشەکە کوڕی ژنە ڕەشەکە ئەوەیە کە پێغەمبەر پێی دەفەرمێ ئینەکە دەڵێ مادام وات گوت ئینەکە امرؤ فيك جاهلية جاهلية يعني شيء يعني توشتا لبيشي إسلام دجي لم مسألة لدين نيت إنك امرؤ فيك جاهلية هر كسيك رقص فرستي كربم جورا
لەسەر لەون و ئەوانە و نەژاد پەرستی بەم جۆرە کرد پێغەمبەر پێی دەڵێ ئینەکە امڕؤ فیکە جاهیلیە یعنی چوتە قۆناغی پێشی ئیسلام ئەمە هی ئێمە نییە نابووە ئەمەت کردە جا مەبەستم ئەو بوو وەختێک کە دێی ئەمە لەوێەوە مەزیبنی مسلمان دەستی پێ کردووە با کەمیش بێ بەڵام دوای کە دێن سەردەمی ئومەویەکان زۆر خراپیان کرد خدا ئاەتی لە قورئاندا ناردووە بۆ باسی میرات دابەشکردن یعنی بۆ باسی میرات دابەشکردن یا بە ماسێ بە مانایەکی تر تەبەنی مناڵێک دایک و باوکی دیارە خدا دەفەرمێ ادعوهم لآبائهم هو أقسط عند الله مادام دایک و باوکی دیارە مەڵێن بە ناوی باوکی ئەو تۆ باوکی ئەو نی بیدەرەوە دایک و باوکی خۆی بە ناوی ئەوە ناوی بنێ باشە فإن لم تعلموا آباءهم ئەگەر دایک و باوکی دیار نەبوو فإخوانكم في الدين ومواليكم يعني چی ئەوە برای ئێوەن لە دینە و ئێوە سەرپەرشتی ئەوان دەکەن ئەم ئومەویانە کە دەسەڵاتیان کەوتە دەست هاتن بە ناو گەلانی دیکەدا کورد و فارس و تورک و هند و پاکستانی و هەرچی ئێمەمانانە ناومانیان نەمەوالی مەوالی بۆچی بە مەبەستی ئەوەی کە عنسوریەت بە مەبەستی ئەوەی کە دوو سنفە دنیا یا ئەبێ عەرەب بێ یا ئەبێ عەجەم بێ عەرەبەکەی ئەوانن عەجەمەکەشی هێمەین پێمان دەوترێ مەوالی خۆ ئێمەتان نەدۆزیوەتەوە خۆ ئێمەتان نەدۆزیوەتەوە خۆ ئێمە بەدایک و باوک نەبووین تا پێمان دەڵێن مەوالی ئەوە فلانە کەس مەولای فلانە ئێمە فلانە کەس مەوالی فلانە کەس ئەمە بەڕاستی بەلێ الفێرە مامۆستاجی پرسیارە ینی جەماعەتێکە وەکو بەنو ئومەیا کە گەلێک نزیک بووینە لە عەسرە پێغەمبەری سەڵاف سەر بن و وان نەشیایە پەیامن ئیسلامی جێبەجێ بکەن ئەرێ بوو منێکی یان کەسێکی دیتر کە 1400 ساڵ بووری بن دێچەوە پەیاما ئیسلامی کارتیکردنێتی بەڵێ ئەوە پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمی ئومەتی من وەکو باران وایە یعنی هەندێک باران هەیە لە سەرەتاکەی خێرەکەی دەرەکەوێت هەندێک بارانیش هەیە تاخیرە بێت لە ئەخیرە خێرەکەی دەرەکەوێت کەواتە پێغەمبەر سەلماندی خێر و چاکە مەرج نییە ڕابردوو بردبێتی هەمووی لە داهات و شادیە و ئەمە بەردەوامە وەرە سەردەمی عەباسیەکان سەردەمی عەباسیەکان لە بەسرە ڕەشپێستیان هێنابوو لە ئەفریقیاوە خەڵکێکی زۆر لە سەردەمی ئومەویەکان و ئەوانە هێنرابوون لە بەسرە نیشتە جێکرابوون خزمەتکاریان پێیان دەکرد خزمەتکاریەکە زەن چی بوو خوێ ئەرزەکە خوێ هەبوو ئەو خوێیان پێ ئەماڵی و پارەشیان پێ نادەن ئەمانە شۆڕشێکیان کرد پیانەوترێ شۆڕشی زنجیەکان لە بەسرە لە سەردەمی عەباسیەکان لە ساڵی 1970 میلادی ئێستا ئێمە چەند وا لە 2000 یعنی 1200 ساڵ لەمەوبەر 1200 ساڵ لەمەوبەر لە 1970 میلادی تاوەکو تقریبا 14 ساڵێک ئەم شۆڕشە بەردەوام شۆڕشەکە بریتیژ بوو چێ و چمە بەست پشت ڕەش پێستەکان شۆڕشیان کرد شۆڕشێک 14 ساڵی خایەن داوای مافەکانی خۆیانان دەکرد دایانگوت ئێوە لەسەر ڕنگ ئێمە دەچەوسێنەوە ئێمە یانیمە ئێمە وەکو ئێوە مسلمانین بۆچی ئێمە دەچەوسێنینەوە یعنی بۆچی ئێمە مافمان نییە بۆچی ئێمە ئەم کارە خراپانەمان پێ دەکەن بۆچی ئێمە خۆراکمان وەکو ئێوە شۆڕشەوان سەرگرت نه ئەبینی لێرەوە قسە باسەکان تۆ کە ئەم جۆرە شتت بە چەکیش دامرکاندەوە لە دڵە هەر دەمێنێتەوە لە دڵە هەر دەمێنێتەوە بۆی ئێستاکەش بە بەردەوامی سەری هەڵداوەتەوە جا ئەوە کەی سەری هەڵداوەتەوە ئەزانی ئێستا من تۆ کەی قساکەین لە 2020 قسە ناکەین چۆ 2010 بەری 3 ساڵ نەتەوە یەکگرتوەکان باسی ئەو زنجانە دەکات کە لە 1200 ساڵ لەمەوە پێش شۆڕشیان کردو لە بەسرە ئەزانی بەشێک لە بەقایە و بەشێک لە نەوەکانی ئەو ڕەشپێستانی کە لە ئەفریقیا هێنران بۆ بەسرە ئێستا لە بەسرە ڕەشپێستی ئەفریقی هەیە نەتەوە یەکگرتوەکان چ دەڵێ لە 2010 راپۆرتی نەتەوە یەکگرتوەکان بە عێراق چ دەڵێ تەماشای عێراق خۆتان بکەن ڕەشپێستان نەکردو بە بەرپرس لەم عێراقە ئەزانی ئێستا کە نەتەوە یەکگرتوەکان ئەو راپۆرتی داوە بە عێراق بەقای ئەوان ئێستا لە بەسرە ماوە تەماشاکە سێرچیکە ئێستا بچۆ ئەگەر بەسرە خۆش نییە ئێستا ڕۆژێکە چوویتە بەسرە ئەیان بینی دەڵێن ئێمە کۆتامان دەوێ چۆن ئێزدی کۆتای هەیە و چۆن سابیعە کۆتای هەیە و چۆن بەهایی کۆتای هەیە دەبێت بە کۆتا بمان بەنەجینا ئێمە مافمان نییە ئەڵێ تەماشاکەن جا فعلا من توش ئێستا بابیر بکەینەوە بە درێژایی عێراق ڕەشپێستی خەڵکی بەسرە دیوە بەسرە یعنی هەموو ڕەشپێست نییە بەس ئەو سنفە ماونەتەوە ئێستاکە بەلێف ئەف داخوازە ئەف کەسی ئەمریکی دەمێکێدا و پێشی چەند ڕۆژێکە هەموو خەڵکێکی بینی کە سەبارەت کەسێکی ڕەشپێست چ بسەریوی ئینا ڕاستە کەواتە ئەمە قسەکە ئەو ڕووداوەکە ڕوویدا دەواازەیەکە بۆ ئەوەی کە ئێمەش لە خۆمان ئەو پرسیارە بکەینەوە یعنی من و تۆی کورد فەرەزن یعنی باوا دابنین ئەگەر وەزیرێک لە وەزیرەکانمان ڕێک یعنی ڕەشپێست بوو هەمومان ینی تعلیق و کۆمنتمان چییە بێ وکات ڕئیمان چییە بێ ئەمە هەمومان لە بەردەمی ئەم اختیبارین بۆیە گوتم یعنی جیهانی ئیسلامی ئەمە گرفتەکەیەتی سەردەمی سەفەوی ڕەگەزپەرستی چی هەبووە لە دیوی ڕۆژهەڵات ڕەگەزپەرستی سونی بوون هەبووە دژ بە سونی بوون عوسمانی دژ بە شیعە بوون ئێران ئێستاکە
جۆرێک لە ڕەگەزپەرستی هەیە دژ بە کورد، دژ بە زمانی کوردی، دژ بە بلوچ، دژ بە ئەهواز، ئەمانە هەمووی بوونی هەیە ڕاستیدا. سعودیە بە هەمان شێوە دژ بە تائیف ئافۆن، دژ بە منتیقەی شەرقی بەرامبەر بە شیعەکان ئەو جۆرە ڕەگەزپەرستی هەیە. قەتەر ئەزانی قەتەر ئەگەر بێت و چۆن دەڵێن فایلی جامی جیهانی 2022 لێ بسەنەوە لەسەر چی لێ سەنەوە، یعنی بەکو کۆیلە ئیشی بەو خەڵکە کردووەکەوە ئەو 4-5 چۆن دەڵێ یاریگایان دروست کردووە. وڵاتانی کەنداو هەڵسوکەوت و مامەڵیان لەگەڵ ئەم جۆرە کرێکارانە چۆنە؟ ئەزانی نزیکەی 6 وڵاتی کەنداومان هەیە، عێراقی لێ دەرکە 6 وڵاتی کەنداومان هەیە 25 ملیۆن خەڵکی دیکەی ئەفریقی و ئاسیاوی ئیشی تێدا دەکەن. زۆری ئەوانە بێمافن، ئەمان هەموو جیهانی ئیسلامی نییە. یعنی هەتا مصر کە ساڵح حەدین ئەیوبی خزمەتی کردوون، ئەگە بە یەکێ بڵێ دەڵێ بۆ من جێلم ئەڵێ تەستەکردنی بۆم نایە تەستەکردنی، ینی بە کورد مەزانی بۆچی بۆ من کوردم، ئەوە خێر و پاداشتەکەمانە، ئەوە خێر و پاداشتەکەمان ئاوا دەنەوە. ئێستاش بڵێ ئەڵێ بۆ من کوردم، هەڵمە خەڵەتێنی. ئەمە جیهانی ئیسلامیە کە ئەم جۆرە شتانی تێدایە. تورکیا بە هەمان شێوە ئەبینی ئەو جۆرەی کە یعنی چۆن لە کورد دەڕوانن بە شێوازێک لە شێوازەکان هەستی پێکەین و ینی چۆن لە کورد. تەماشای عێراق کە وەکو گوتم چۆن لە ڕەشپێستێک دەڕوانێت، تەماشای عێراق کە چۆن لە ئێمە دەڕوانێت. یعنی وەکو گوتم باسمان لە ڕەگەزپەرستی شاراوەیە لەسەر تەلەڤیزیۆن ڕەنگە کەم ببیستی لە تاکو دوانێک، بەس وەرە چۆن دەڵێ لە نێو ماڵەکاندا دەبێت ڕایان بە ئێمە چی بێ، لە نێو خەڵکدا دەبێت ڕایان بە ئێمە چی بێ. ئەوە کە دیوار دروست دەکرێت لە بەغدا، دیوار لە نێوان گەڕەکە شیعەکان و گەڕەکە سونیەکان مەگە دروست نەکرا. ئەومانەی چییە؟ ئەو ڕەگەزپەرستی ئاینزاییەکەوە لەو شوێنەدا دروست دەکرێت. کەواتە هەموو ئەمە لە ڕاستیدا. لیبیا موعەمەر قەزافی گوتی ئێمە عەرەبی نین، لەداخی عەرەبەکان لە زانکۆی عەرەبی دەرچوو وتی من عەرەب نیم، حەقم بە زانکۆی جامیعەی عەرەبی و کۆمکاری عەرەبیەوە نییە، ئەم چی وتی ئەفریقیم. کرێکاری ئەفریقی هێنا مافی یەکسان لە لیبیا ئیشی کرد. قەزافی نەما ئێستا هەمویان دەفرۆشن، کڕین و فرۆشتن بە ئینسان دەکرێت ئێستاکە لە لیبیا. جەزائیر چ دەکات لە ئەمازیغەکان؟ مافی ئەمازیغەکان دەخوا هەواری بۆ مەدیان لە 75 بۆچی لەگەڵ سەدام حوسێن ڕێکەوتش بە شۆڕشی کورد لەبەرچی بۆ لە جەزائیر بوو، چونکە جەزائیر ئەمازیغی هەیە، حەزیانە کرد سەدام حوسێن کورد نەهێڵێ بۆ ئەوەی کەوا ئەمازیغەکەی جەزائیریش سەرکوتکەن بڵێن ئەوە کورد لە عێراق مافی وەرنەگرت، ئێوەش داوای مافمان لێ مەکەن. ئەبینی کاتێک کورد مافی ئەبێ ئەمازیغەکانش باس دەکەن. مەبەستم ئەوە بوو ئەمە لە ئاستی دەسەڵات و دەستە بژێرە جیهانی ئیسلام. خۆیا بوو مامۆستا کە سەرتاسەری جیهانی ئەف دیاردا خۆپەرستیان و ڕەگەزپەرستیە هەیە وتناوە جیهانە ئیسلامیژی دەب تایبەتی جەنابێتە ئاماژە پێدا کە یا بەرچاوە و هەیە بەلێگەر ئەم بینت ناوە کوردستانیدا ئەن ناوە تاکی کووردا ئەرێ ئەف ڕەگەزپەرستیە بووە دیاردە تایبەتی ڕەگەزپەرستیە بە شارتی. بەڵێ ڕەگەزپەرستی شاراوە لە ناو کووردا تا ڕادەیەک کەمە. ڕەگەزپەرستی چۆن دەڵێ ئاشکرامان نییە. ڕەگەزپەرستی ئاشکرامان نییە بە بەڵگەی ئەوەی کەوا خەڵکێکی زۆر لە ئاینزایەکی دیاری کراوە ئەو تا کوردە، کورد سونە و شیعی نییە، هەیەی کورد سونە هەیە و شیعی هەیە، بەس ئێمە یا زاق نییە، باسی ناکەین، هەر عیبیشە باسی ئەوە بکەین. کوردە ئەمە شتێکی جوان لەوێەوە کەواتە ئێمە لە ڕووی ئاینزاوە ئەو گرفتەمان نەبوو. بوونی 8 ئاین لە کوردستانە و ڕاکردنی هەمویان و هاتنیان لە کوردستانە و کۆبوونەوەیان نیشانەی ئەوەیە دش بە ئاینەکانی تریش ئێمە ڕەگەزپەرستیمان لە ڕووی ئاینیەوە نییە. ئەوە کە 2 ملیۆن و ئێستا کەمتر بووەوە عەرەبی ناوەڕاستی عێراق دێن بۆ ئێرە ئێستاش هەرماون و ناڕۆنەوە، ئەوە نیشانەی ئەوەیە کە ئێمە ڕەگەزپەرستیمان بەرامبەر بە نەتەوەکانی دیکەش نییە. ئەوە کە 3000 زیاتر کۆمپانیای وڵاتان لێرە ئیش دەکەن نیمانە، بەس گرفتێکمان هەیە نە ڕەگەزپەرستی ئاشکرا نە ڕەگەزپەرستی شاراوە، ڕەگەزپەرستی پێچەوانەمان هەیە دش بە خۆمان ئەو چاوەتێتان جام ئەوە دەڵێن دوژمنەکانت ئەوەندە قسە دەکەن لەسەر تۆ تا قەناعەتت پێکەن تۆش بیڵیتەوە. ئەوەی کە ئەوەنداڵن کورد قەت نابێ بە هیچ. من لە کۆڕ و سیمینارە ئینسانم بینیوە پرۆفیسۆر بوو، پلەکەی پرۆفیسۆر دکتۆرا گەشتۆتە پرۆفیسۆری دکتۆر ئەوەی گوتو توتی کورد قەت ئەمە کە کورد قەت نابێ بە هیچ ئەمە ڕەگەزپەرستیەکی پێچەوانەیە دش بە خۆتە.
ئەمە حکم بێت نابینێوە دەرئەنجامێ هەندێک سەربورین قەدیمە چەندە دروست بووە ئەبوون بۆ ناڵێم تۆ بۆ ناڵێ کەواتە ئەلێرە قسەکە دێ قسەکە لێرەوە دێ قسەیەکی تر بۆکەم عشیرەت ئێمە وەکو گوتم نەدش بە ئاینزا نەدش بە ئاین نەدش بە نەتەوە نەدش بە دەوڵەتان ڕەگەزپەرست نین بەس بینی دوو عشیرەت لە زەمانێکەوە تێک چووە هەتا ئێستا نایبڕنەوە ئەمە چ خەفەتێکە ئەمە چ خەفەتێکە کە ئەو ڕەگەزپەرستێت هێناوە پێچەوانت کردوێتەوە عشیرەتی فلان حەزی لە عشیرەتی فلان نییە ئیتر نازانم ڕۆژە لە ڕۆژان شتێ بۆ ئیتر گاڵتە بە عەرەب بۆ ئەکەین ئەڵێن حەربی بەسووس 40 ساڵ دوو عشیرەت شەڕیان کردووە ئاخر ئێمە چەند ساڵە دایان ساڵە عشیرەتی فلان و فلان بۆ ئەم ناو ناتۆرێ چێ لە یەکی دەنین بۆ لە یەکی دەنین ئەوەت ناوبەر عشیرەتە دەهێت ئەنجامدان چتە ژێر مەفهومێ دەمارگیریە یان ژێر ڕەگەزپەرستیە بۆچی ڕخوتمە باشە قسەیەکی جوانە دەمارگیری ئاسەواری ڕەگەزپەرستیە یعنی چۆن ڕەگەزپەرستی وتمان پێناسەکەی زانستیە ڕەگەزپەرستی یانی چی یانی جێگیرکردنی هەڵوێستی تۆ جێگیرکردنی تێگەیشتنی تۆ لەسەر گۆڕاوێک گۆڕاو ئەو عشیرەتە کوڕی ئەم زەمانە نییە ئەزانی ئەگەر 40 ساڵ لەمەوە پێش باو باپیرانی ئەو عشیرەتە تۆ گرفتت لەگەڵیان هەبوو بێ ئێستاکە ئەوە نەوەی کە ئێستا گەورەبوونە ئەوانە نین نەوەیەکی تازەن هاتوونەتە ئارە لەبەرەوە تۆ ئەبێت لەوە شەجارێکی تر گۆڕانکاری بکەی خۆمە تاچوو ئەڕوە جا لەبەرەوە جێگیرکردنی ئینتیباع و بیرروبۆچوون و هزری ئێمە لەسەر کەسێکی گۆڕاو ئەمە بریتێ لە ڕەگەزپەرستی بۆ چونکە تۆ لە ڕۆژێکی دیاریکراوە بڕیارت داوە ئەم عشیرەت وازە عشیرەت بێنە وەرە بۆ حزب باشە تۆ لە حزب هەیە تەمەنی درێژە باپیری تۆ لەو حیزبە بووە باوکی تۆش لەو حیزبە بووە دیارە بە شێوازێک لە شێوازەکان تۆش لەو حیزبی ئێستا نەوەی ئەم سەردەمە خەڵک محاسبەی تۆکە لە سەردەمی ئەو سەمانە یعنی چۆن هەرچی ڕابردووی ئەو حیزبەشە لەسەر تۆ حسابێکە یا بەمانەیەکی تر ڕەگەزپەرستی حیزبیمان هەیە یعنی حیزبێک بەرامبەر آخر حیزب یعنی چی حیزب یعنی هەڵوێستی ڕووداوی گۆڕاو یعنی بەرامبەر بە ڕووداوەکان هەڵوێستی ئەگۆڕێ وانە حیزب بۆ بەیاننامە دەرەکە ڕووداوی جیاوازی هەڵوێستی دەگۆڕێ یعنی بەمانەیەکی تر تۆ حیزبێکی حەزت لێ نییە باوا بڵین بەڵام ئەم حیزبە هەموو ڕۆژ خراپ نییە زۆر ڕۆژ هەیە زۆر هەفتە هەیە هەڵوێستی لەگەڵ تۆ یەکەگرێتەوە وایە کە یەکی گرتەوە ئیتر تۆ بۆچی خەتێکی ڕاست و چەپ بەسەر حیزبەکەیە ئەهێنی کەواتە ئەوە جۆرێکە لە ڕەگەزپەرستی کە وتر حیزبی فلان تەواو ڕەش بوو لە بەرچاوی من ئەمە جۆرێکە لە ئەف ئامۆژین جەنابێتە دەتێ لایەنی عەشایری و لایەنی حزبی بە ڕەنگە تا ڕادێکی شتێکی نۆرمال بیت ئان مەترسیاوی گەلێک زۆر نەبیتن بەلێال هەمیە مەترسی تر ماوەستا نها کە دەنگێک هەیە ناوا کوردستان دەرسەر ئاستی تاکی بیت یان ژیندێک جار لایەن ژی خۆت ئێخنن ناوێ مشارێدا کە دەنگواوی چەندێت کەن و بانگەشەوەی چەندێت کەن کە بێژن هەرێما کوردستانی بهێتە هەلوەشاندن ڕێک وەک دەنگی دوژمن و نەیاری ملەتی ئەوە ڕەگەزپەرستی پێچەوانەیە ئەوە ڕەگەزپەرستی پێچەوانەیە کە دیتەوە دوش بە خۆت قساکەی بۆ چونکە دەوروبەرەکەت ئەوەنیان بە جۆتا خوێن ئەوەنیان بە جۆتا خوێن ئەوە نەشت بینی تۆش دێ ئەو قسەیەکەی ڕەگەزپەرستی شار بۆ شار آخر معقولە شارێک ڕاست و چەپ بەسەر شارێکی ترابێنێ کاکە ژمارەی سیاری ئۆتۆمبیلێک ئەبینێ ئەڵێ ئەو شارە و فلانە کەسەوە فلانە شارەتەوە کاکە چۆن وابێ یعنی ئەمە خوا وای نەفەرمووە پێغەمبەر وای نەفەرمووە هەموو شوێنێک باشی تایە و خراپی تایە هەموو شوێنێک باشی تایە و خراپی تایە یا مەسەلەن نێوان پارچەکانی کوردستانە ئەبینی ئەزانی ئێمە خەڵکمانەیە ناسان نمونونەکان زەقە و بەس من نامەوێ بیڵێم باشووری بە ڕۆژەڵات چێڵێ ڕۆژەڵات بە باشوور چێڵێ زەق تۆ ئەیبینی یان جۆت لێبێ باکووریەکان چی بە باشوورەڵێ باشوور چی بە باکوورەڵێ ڕۆژاوا چ دەڵێ خەریکە لە نێو پارچەکانی کوردستانیشا بەشێکەنەوە ئەوانە ئاوان ینی سیفەتی سابت لەسەر ڕۆژەڵات دانی غەڵەتە ڕۆژەڵات باشوور باکوور ڕۆژئاوا باشی تایە و خراپی تایە ئەمە دوژمن پێمانەکە جۆرێک لە ڕەگەزپەرستی پێچەوانەمان تووشەکاتەوە کاک تەماشاکە یعنی ئێمە بە خۆمان دەڵێن ئێمە ڕەگەزپەرستی نەتەوە چۆن دەڵێ ڕنگ و شت ناکەین خۆ زۆرێک لە پەندەکانمان و شتەکانمان هەمووی ڕەشی بە خراپ باس کردووە یعنی ئەگەر جوێن بە یەکێ بدەن شتێکی ڕەشی پێڵێن وایە یەکێک ڕەنگی سوورە لە خۆیان و قسەیەکی خراپی پێڵێن لە مناڵیەوە وایە بۆچی کورد بە خەڵکە لە سوورەی بەدعەمەل لەبەرچی ئەخر گوناحە ئەم ڕەنگە خۆی هەڵی نەبژاردووە کەچی ئینسانی سوورە کۆمەڵە صفاتی باشی هەیە ئەم لەقەبەت چییە لە مناڵیەوە تۆ ئاوا لێنێ ئەمە هەموو خەتی ڕەگەزپەرستیەت ناوا ملەتی کوردە بەتایبەتی لە هەرێما کوردستانی تشتێکی هاوردەکریە یانژی ساڵ و خەتێکی قەدیمە گەلمت چیت کورد نەی بووە بەڵام دوژمن ئەمەندەی لەسەر کار کردووە قەناعەتی پێ مەسەلەن ڕەگەزپەرستی چۆن دەڵێ ڕەگەز یعنی ئافرەت تۆ بینی پیاوی کورد
بەگاڵتەش بێ لە مەجلیسە ئەگەر ژنی تیانە بێ قسەی خراپەکە کوڕە لە ژن هەمووی وایە ژن هەمووی ئاوایە ئەمە خواوای نەوتو خواوای نەوتو پێغەمبەر درودی خوای لەسەر پێویستی بەڕێی ژنەکەی بۆ تاوەکو گرفتێکی گەورەی بۆ حەلکە بە پیاو حەل نەکراوە ئیتر تۆ چۆن بڕیارە دێ ژن وایە ئەرێ کاکە خێرە ژن لە ئەمریکا ئەبێ ژن لە ئەڵمانیا و نزیکەی 15 ساڵە وڵات بەڕێوا بە وانە ژن لە نیوزلندا وڵات بەڕێوا بە جا بۆ مەسەلەی کۆرۆناش دەڵێن دوو وڵات زۆر پێشکەوتون لە بەڕەنگاربوونەوەی کۆرۆنا نیوزلندا و ئەڵمانیا هەردووکان سەرۆک وەزیرەکانیان ئافرەتە ئەمە چییە کەواتە ئەم قسەیە کە لە وڵاتی ئێمەیە دەکرێت بەرامبەر بە ئافرەت هەڵەیەک ئافرەت بیکە یەک ئافرەتێک دوو ئافرەت هەڵەیەکیان کردبێترن ئافرەت هەمووی وایە بە قسەیەکە بۆ بکەم کاتت ما بێ شوێن نەماوە ڕەنگە قسەم بۆ نەکرد بێ لە ڕووی سیمینار و کۆڕ 3 تا 4 جار چوومەتە بەندیخانە یا چاکسازی ئەوەی پێڵێن نەوجەوانان و ئافرەتان قسەم بۆ ئافرەتانی بەندکرا و کرد وتم ئینشاڵڵا دەربازە بن و کاتتان دێت و بۆ خۆتان ئازادە بن ئەزانی یەکێک بەڕێوەبەری چاکسازیش دانیشت بوو یەکێک لە ئافرەتەکان نەستا چی گوت بە من وتی مامۆستا قەت دوعای ئەوەمان بۆ مەکە ئێمە لە بەندیخانە ئازاد بیت بۆچی لەبەر ئەوەی ئێمە لەسەر قەزیەیەکی عادل خۆمە لەبەر بێ ئەخلاقی لێرە نین هەندێکمان دیفاعمان لە خۆمان کردووە کواتە دیفاعمان لە خۆمان و دیفاعمان لە کەرامەتی خۆمان کردووە دەستمان وەشاندووە پیاوەکەم فڵانە کەسمان کوشتووە ئێستا ئێمە لە بەندیخانەی حسابی ئەویان نەکردووە کە ئەمە بۆ لێرەین بەڵام کۆمەڵگە ڕێیەک لە ئێمە وەرەگرێ ئەگەر لێرە دەرچین لە بەندیخانە حتا ئەو ڕۆژەی ئەمرین هەر ئەڵێن ئەمە لە بەندیخانە بوو وازان ئێمە کارێکی خراپمان کردووە لەبەرەوە ینی وای لێ دێت و ئەوەندە قسەی خراپەڵێ ئینسانەکە ئافرەتەکە لە بەندیخانەکەی پێ خۆشتر بێ لە دەرەوە ئەمە ڕەگەزپەرستیە کە تۆ خوا بەخوایەتی خۆی تەوبە قبول دەکە خوا بەخوایەتی خۆی تەوبە لە ئینسان قبول دەکە ئینسانەیە گوناحە یعنی کە تۆ تەماشاکەی هەموو بەندیخانەکان خەڵکی بەریئی زۆر تیاتوە نەزرەی خراپی لێوەرەگری لەبەرەوە ئێمە وەکو مەسەلەن کوردەواری کۆتایی بەوە بێنم ینی خەریکە بڵێم لە دەستەبژێریشە ئەو غەڵەتە خەریکە ڕوو بدە دەستەبژێر یعنی نخبە ئیلیت یعنی چۆن یعنی ئەوانش خەریکە ناومێت بن ئەبێ ینی ئەوە بڵێم نابێ وامان لێبێ نابێ وامان لێبێ هەندێک لە شاعیرەکانمان زۆریان بۆ کوردایەتی کردووە بەس لە ئەخیرا مەسەلەن دەڵێن کورد ئەبەد ناگا بە مەقسەد نۆکەری بێگانێ ئەخر ئەمە لە داخی شاوت بێتت تۆ تەعمیمت کرد ئەخر کاکە کورد هەمووی نۆکەری بێگانە نییە نابێ ئەم قسەی ئاوا بڵێ یا مەسەلەن کورد خائینە نابێ کورد بۆ خائینە تۆ دوانت دیوەسیانت دیوە ڕووداوێک ڕوویداوە شتێک ڕوویدا ئەم قسانە غەڵەتە يعني بلف آخفتنا وأف انطباعات يعني وەکو بێژنێ ئەگەری وێ چەندینینە کۆ چەندین جار دیرو کاملەتی کووردا دووبارە بووە باشە ئەم ئینسانیەتە چەند شتی خراپی تیا ڕۆدا ئێستاکە چەند ئینسان تاوانبار و مجریم و پیاوکوژ و زۆریان نە تاغوور قسەیەکی جوانەکە دەڵێ خدا هێشتا ناومێت نەبووە لە ئینسان ئەگەر خدا ناومێت ببووایە لە ئینسانی باش ئیدی ئینسانی باش ئیدی خدا ڕێگەی نادا مرۆڤەکان نەوە بخەنەوە خدا ڕێگەی نادا مرۆڤەکان منداڵیان ببێ ئیدی چونکە دەڵێ ئینسانی باش نەوە مادام خدا هێشتا ڕێگەی نەگرتووە لە مناڵبوون و لەنەوە خستنەوە مانای وایە خدا هێشتا ئومێدی بە مرۆڤایەتی ماوە کە خدا ئومێدی بە مرۆڤایەتی مابێ ئێمەی کورد بۆ و ئومێدمان بە کورد نەمابێ کەواتە مامۆستاگەر ئەم vê mijarê beyne ser mijara xwe wekû milletê Kurd li Herêma Kurdistanê ke niha dengû hene li dewrûberên me evên wekû bêjnê cîranê me welatên eqlîmî li dewrûberê me zûr behsa hebûna milletê Kurd ken yan ku gelek car metirsiyet êxine ser hebûna milletê Kurd erê ev e ji ber wê êkek û et rastî da milletê Kurd metirsiye bûwan yan jî girêdayek mijara regesperestî ve وەکو وە بزانم قسەیمان دێ لایە یعنی هەر کەس بێوێ بزانێ کورد چەند ئەزیەت دراوە یعنی 24 ساعت ببێ بە کورد تێگە تورکێک و فارسێک و عەرەبێک 24 ساعت بیان کە بە کورد تێ ئەگەن کە کوردبوون چەند زەحمەتە لەم سەردەمە مرۆڤ بوون زۆر زەحمەت هەر ئەوە مرۆڤ بی زەحمەت کوردبوون زەحمەتترە مرۆڤ بیت و کورد بیت و ئافرەتیش بی ئەو هەر زەحمەتترینیانە کەواتە گرفتەکە لێرەیە دەڵێن ئەو کەسەی ئازارەکەی پێگەیشتووە ئەو دەزانێت ڕەگەزپەرستی یانی چی ئەو دەزانێت ڕەگەزپەرستی یانی چی بۆیە دەڵێ پرسیارێک هەیە ئەمریکەکان دەیکەن دەڵێن ئەوە بۆ هەر ڕەشپێستەکان باسی ڕەگەزپەرستی دەکەن دەڵێن چونکە ئێوە ئەوان دەچەوسێنەوە ئەگە بچینە وڵاتێکی تر زۆرینە ڕەشپێست بن کەمینەیەکی سپی پێست بێ بڕۆ لە سپی پێستەکان بپرسە بڵێ وەزعتان چۆنە
چونکە ئەوان ڕاستێکت پێ دەڵێن کەواتە هەمیشە کەمینەکانن لە نێو وڵاتەکاندا دەزانن چیان لێ بەسەر هاتووە کورد کەمینە نییە بەس دابەشێکی بەسەر 5 وڵاتە ئابێتە کەمینە دەسێتت خوشمامۆستا بەرز کەواتە کوتایە هەر حلقەی کە ئەم بەحثکەین بەرنامەی بە کوردیدا دەبێتە ڕاستەخۆ بچینە سەر چارەسەریە vê mijariyan ku vê diyarda em niha behezkên ke regezperstiya veşartiye erê em çi hingav binîn ku bigehîne rêge çarê bû vê çendê لە ئاستی هەموو جیهاندا کە هێشتا زۆرینەی ئەوانەی بڕوایان بە خودای تاقانە هەیە زۆرینەن وایە بە 132 مەسیحی و 123 مسلمانە و 100 چۆن دەڵێ نسبەتێکیش جووەکان و ئیتر ئەدیانی تریش بەبەستمەوە بوو ئەمانەی کە بڕوایان بە خودای تاقانە هەیە زۆرن باشە وەختێک کە زۆرن دروستکراوێک هەیە لە دەستی ئەم خودایە دەرچوو بێ و خوددا ڕێ پێ دروستبوونی نەدابێ نییە کەواتە ئێمە وەختی ڕێز لە ئینسان دەگرین ڕێزمان لە ئیرادەی خوددا گرتووە وەختێک کە ڕێز لە ئینسان ناگرین لەبەر ڕەنگەکەی لەبەر نەتەوەکەی لەبەر ئاین و ئاینزاکەی ڕێزمان لە ئیرادەی خوا نەگرتووە خوددا ڕێگەیدا ئەمە بێتە بوون خوددا ڕێگەیدا ڕەش پێست هەبێ خوددا ڕێگەیدا سپی پێست هەبێ خوددا ڕێگەیدا زەرد پێست هەبێ خوددا ڕێگەیدا سوور پێست هەبێ ئەوە چێە هەندێ سوورەکان لە ناوە باو ئەوە چێە ڕەش پێست ئەچەوسێنێتەوە بۆ لە لەبەی چی یانی ئەم ڕەنگانە چ مەسەلەیەکن لە بابەتەکەن کەواتە هەموو جا دەڵێم ئەو ڕێبازەی بۆ خۆمان هەڵی دەبژێرین خوددا بۆ لەسەر دین پاداش و سزامان دەداتەوە چونکە هەڵبژاردەی خۆمانە کەواتە من کە مسلمانم ڕێزم لە هەڵبژاردننی خۆم گرتووە بەس کە کوردم ڕێزم لە ئیرادەی خوددا گرتووە ئەوە خوددایە کە منی بە کورد دروست کردووە ئەویشی بە تورک دروست کردووە لەبەرەوە زۆر گرنگە بەم برا مسلمانانەمان بڵین فارسی بوونی تۆ گەورەتر نی لە من عەرەب بوونی تۆ گەورەتر نی لە من تورک بوونی تۆ گەورەتر نی لە من ئێمە هەمومان لە ئینسانیەتدا یەکسانی جا ئەگەر سەرکردەکانیان قبوڵیان نەکرد ئەلێرە خاڵی دۆمم زۆر مەبەست ئێمە بۆچی هاشتاگ و تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاربێنین بۆ دژایەتی کردنی یەکتر من دەڵێم پێشنیار دەکەم وەرن ئەم کوردەی خۆمان لە هەر چوار پارچەی کوردستاندا وەکو جووەکان با مەزلومیەتی خۆمان بکەینە نێو تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بە ئینسانیەت بە ڕەگەزپەرستی نا بە ئینسانیەت هەر یەک لە ئێمە باسی تەماشاکە ئەم ئەوروپی و ئەم ئەمریکانە زۆر جۆ نادەن بە حسابی نەتەوە تاک هەر یەک لە ئێمە بۆ خۆی ئەتوانێت 100 کتێب دروستکە لەسەر ئەم هەموو ناخۆشی و نەهامەتی وەکو تاکی کورد بەسەرمان هاتووە لە ژیانمانە ڕەگەزپەرستی تاک بە تاکی ئێمەی کوشتووە بە ئێمە هاشتاگێکی وامان هەبێ هەرچی ناوی کووردە لە چوارپارچەی کوردستان لە دنیا لە هەندەران ئەمە چی لێ بکەین بین شتێکی ئاوا دروستکەین دەنگی خۆمان بگەێنین بە هەموو جیهان ڕۆژانە چیمان لێ دەکرێت لەسەر کوردبوونمان گۆرانیەک دەڵێن دەمان کوژن شتێک دەڵێن دەمان کوژن کابرا خواردنیان بۆ دەبا بۆ باشووری عێراق لە ڕێگا لە بازگەکانە دەیکوژن بۆ یعنی ئەمە جیهان نایزانێ خەڵک ئاگای لە تۆ نییە لە جاتی ئەوەی خوا ئەم نیعمەتەی پێداوین کە ناوی سۆشیال میدیایە بێ بەکاری بێنین لەم بوارەدا خاڵی سێم ئەوەیە ئێمە هەمیشار لەگەڵ ئەوە بین کە خوددا فەرمووی یعنی منكم ما يريد الدنيا ومنكم ما يريد الآخرة يعني بصحابي وافرمو مانای باش و خراپ لە هەموو شوێنێکە هەیە ئێمە گەسێری ئەڵمانیا بکەین کاکە بۆ ڕقل لە ئەڵمانیایە کاکەزانی هیتلەر چی وا خەڵک کرد ئەگەر ئەڵمانیا هیتلەر نوێنەرەکەی بێ وایە ئەی بۆ مێرکڵ ناڵی کە ئەم هەموو ملیۆنە لەم جیهانی ئیسلامی و دنیاە وەرەگرێت و ئینسانێکی باشە یاننا ئینسانێکی باشە کەواتە وەختێ تۆ هیتلەر دەکەی ئەڵمانیا هیتلەری هەیە بەس مێرکڵیشی هەیە وایە وەختێک کە تۆ تەماشا دەکەی تورکیا لەگەڵ ئەوەی کەوا یعنی بە شێوازێک لە شێوازەکان یعنی کە تۆ قسە بە هەموو تورک بڵێ ئەزانی دڵی چی ئەیشرم لەبەر خاتری ئیسماعیل بێشکچی ناتوانم قسە بە هیچ تورکیا بڵێم بۆچی چونکە ڕاستە لە تورکیا باخچەلی هەیە ڕئیسی مەهەپە یعنی هەر خوێن لە کاسەی سەری تۆ ئەخواتەوە وایە بەڵام بەکو باخچەلی هەیە بێشکچیش هەیە ئەزانم یعنی تۆ تەماشاکە لە 80 ملیۆن ئەگەر هەمووی خراپ بێ لەبەر خاتری بێشکچی دڵت نایە دیتە چۆنە ئەوەی تێ یعنی مەسەلەن تۆ تەماشاکە پیاوێکە بوو ناوی ئەبوو حەمزە المصری بوو یەک ئیرهابی بوو نەوعی نەبوو ئەوانەی کوردی خۆمان لە بەریتانیا بن ئەزانن ئیرهابیەک بوو دەیگوت بیری لەوە کردەوە بەعەلەنی دەیگوت چۆن هین دروستکەین لوقمێ دروستکەین تارە لە ئاسمان بتەقێنێتەوە ئەمە بوو بە نوێنەرێکی خراپی مسرەکان ئێستا بردیان ئەمریکا بردی بەندیخانەی هەتایە لە ئەمریکا ئەمە نوێنەرێکی مسری ناشیە لەو ڕۆژەی کە محەممەد سەلاح چۆتە لیڤەرپول یاریەکە گۆڵەکات و جوان یاریەکە و سفەتی جوانە و ئەخلاقی جوانە و گۆڵ دەکا و سوژدە دەبا بۆ خوددا زۆربەی زۆری بەریتانیەکان لە ڕێی محەممەد سەلاح و مسریان خۆشێ سێری عەشیرەتێکە لە عێراق پێن عەشیرەتی جومەیلی عەبدسەلام عارف
لە 63 تا 66 هەرچی خراپە بە کوردی کرد باشە بەڵام براکەی ئەو کە نفسی عشیرەتە ناوی عەبدوڕەحمان عارفە لە 66 بۆ 68 لەگەڵ کووردا فترەیەکی زۆر خۆش بوو کەواتە دەکرێت بڵێن دوو برای یەکن لە نفسی عشیرەت برایەکی خراپە بۆ کورد برایەکی باشە بۆ کورد دوور نەڕۆم لەم بابەتە ئەوەیەکە ئێمە زۆر گرنگە لە ڕاگەیاندنەکانیشمانە ئاگادار بین یعنی سە دزیەکە کرێ ئەم دزیە کوردێک کردبێتی ناڵێ دزیەک لە گەڕەکی فلان کرا کوردێک کردی ئەڵێ دزی کرا بەس ئەگەر دزەکە عەرەب بوو لە هەرێم دزی کردبوو ئەنووسن دزیەکی بە ڕەگەز عەرەب لە گەڕەکی فلان دزی کرد ئەوە خراپە ئەو هەواڵە چونکە بە عەرەب بوونەکەی دزیەکەی نەکردووە هەر دزە وەکو کوردەکەی تر تۆ کەوتت بە ڕەگەز عەرەب ئەوە مانای وایە ئیدی تۆ خەڵک هانەدەی بە شێوازێک لە شێوازەکان دژ بە عەرەب بوەستێتەوە جا لەبەرەوە خوا فەرمووی یا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكون خيرا منهم ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان ومن لم يتب فأولئك هم الظالمون مفسرين شو دلين أما آية السيشتي كوكردوا لا يسخر كزقمو قالتا بويدينك بويدي جواز نكا أبا ولا تلمزوا بني ولا تلمزوا أنفسكم طعن لا يكتر مدن أو تعني من لا تويد دم لخوم دا ولا تنابزوا بالألقاب لقبوا ناو ناتوري خراب لخلق منن أمسي أمانة كرتشيا أمانة كرت بئس الاسم الفسوق بعد الإيمان دلين لا إيماني تودا دبزي لا إيماني تودا دبزي خو أجر تو باش نكي ومن لم يتوب فأولئك هم الظالمون هرچند ما مصاد دمیم کوتاهی هات بالام اگر چند شرکتی زور کیم جدا بیتن رول قانونی چند گرینگت و مجارده که یاسا بهینه دارشتن کو ببیت ڕێگریەک بۆ بێ ڕەگەزپەرستی یاسا گرنگە بەڵام پێشی ئێمە ئێستا یاسایەکەی لە جیهاندا هەر کەسێک بڵێ هۆلۆکۆست درۆیە بە پێی یاسا غەرامەیەکی یەکجار گەوراکرێ ئەمە یاسایەیان یاسایە بەڵام خەڵکێکی زۆر بە ملیۆنەها ڕەنگە بە ملیاری شەبێ هەشتا هەر بڕای بۆ هۆلۆکۆست نییە لەبەرەوە جوویەکمان هەیە جوو ناوی بیار ڤیداڵە بیار ڤیداڵ جووە دەڵێ چی دەڵێ من لەگەڵ ئەوە نەبووم یاسایەک دەرچێ بە یاسا ئێمە خەڵک ببەستینەوە ئیعتراف بە هۆلۆکۆست بکە چونکە لە ڕێی یاساوە نابێت لە ڕێی کەلتورەوە ئەبێت لە ڕێی گۆڕینی ڕۆشنبیریەوە دەبێت زۆر سپاس مامۆستای بەڕێز ببوورە دەمێ مەبدوماهی کات و ئاخفتنێت جەنابێتە ژێشتەماینە هەر ساخ و سەلامەت بی ئینشاءالله بینەرن بەڕێزە خوشتەوی ڤی ئاوایی دەهینە دومایا ڤێ خەلەکێژی و زۆر سپاس بووێن بەڕێز و هینجی بەشدار بوون دگەلمت بینەریەدا و سپاس بوو هەفکارên بەڕێژی کە دگەلمت ماندوو بوون ساخ و سەلامەت بن حتا خەلەکەکە دیگەینە فێک خودای مەزن مە هەمیان بپارێزیت